ئەفەرمێ ڕێگاکانی کۆکردنەوەی ماڵ دوو شێوازێکیان بەبێ ماندووبوونی ئینسانەکەیە لە باو باپیرەوە بۆی ئەمێنێتەوە یا بەختی هەیە لە کۆکردنەوەی ماڵە بەبێ ئەوەی کەسابەتی کردبێ بەبێ وەریثە مالەن ماڵێکی زۆر گەورەی بۆ هات یا کەنزێکی دۆزیەوە یان کەسێک بوو بە هاوکاری هەتاوەکو ئەم کەسە دەوڵەمەند بێ بکوێتە سەر قاچەکان ئەو جۆرێکە لە ئینسانەکان کە ماڵ کۆ ئەکاتەوە جۆری دووهەمیان ئەوەیە کە بە زەحمەتی کۆی ئەکاتەوە ئەچێت تیجارەت ئەکا سەناعەت ئەکا وردەوەدە کۆ ئەکاتەوە ئەم جۆرەی دووهەمیان کە خۆی هەوڵ ئەدا هێشتا بەختی پێویستە وشەی کەلیمەی بەخت هەندێک جار ملاحەزە ئەدەن ئەڵێن ئەمە قەدەرمان هەیە بەخت نییە لە عینەکانە بەڵام قەدەر و بەخت ئەکاتە یەک شت کەلیمەیەکە لە زمانی عەرەبیا بەکارێ بۆ ئەو کەسەی کە حەڵڵێکی باشی هەیە پشکێکی باشی بەرئەکەوێت لە لای ڕەب العالەمینەوە ئەفەرمێ بۆیە ڕاغیبی ئەسفەهانی کەلیمەی بەختی بەکارهێناوە کە کەسێک مەسەلەن بەختەکەی باشە البەخت الصرف یان کەلیمەی جەدی بەکارهێناوە کە جد بە معنای باپیریە جد بە معنای چییە بە معنای هێز و توانای ئینسان کە خۆی سەرفیکا جدیش جد بە زەممی جیمەکە بە معنای بەختیەت یعنی کەسێک کە شانسی هەبێ ئەفەرمێ هەندێک جار بە شانز ئەم کەسە لەگەڵ ئەوەشە کەسابەت ئەکا شتێکی دەستگیر ئەبێ واتر لە مەسەلەی کۆکردنەوەی ئەموالە دوو جۆرێک ئەوە هەر هیچ کار و کەسابەتیش نەکردو دەوڵەمەندیش لە باو باپیرۆ بۆی ماوەتەوە یان خوای گەورە خسوەتی بەسەر کەنزێکا شتێک ئەوەشی کە کار و کاسبی ئەکا جاری وایە کەسێک بین زۆر کاسبیەکە هیچی بە هیچ نابێت کەسێک تر وەکو ئەو کاسبیەکە بەڵام هەیەتی ئەوە یان بەخت یاوەریەتی ئەویان بەخت یاوەری نییە بۆیە لەگەڵ ئەوەشە کە خۆت ماندوو ئەەکەی هێشتا قەدەرێکی ئیلاهی نعمەتێکی ئیلاهی دەوێت لە مەسەلەی ڕزقا پەنایەکی ئیلاهی دەوێت کە خوای گەورە ڕزقت بدا وردەوەدە بخاتە سەرسکە گەنە ئینسان بە عەقڵی خۆی و بە جەهد و جیهادی خۆی نییە زۆر کەسی عاقڵی زۆر عاقڵ ئەبینی فەقیر و لات و دامەوە خۆی وایە لە حەقیقەتە ئەو کەسی کە عاقڵ و حەکیم و دانای هەمیشە لە قیمەی ماڵداری بووە بەڵام جاری وایە هەرچی ئەکا دەسی ناکەی هەرچی هەوڵ ئەدا محاولەکە نە ئەمە تەقسیماتێکە رب العالمين وكم قسمنا بينهم يعني آياتك أفرميشي نحن قسمنا بينهم معيشتهم إما معيشتك كمان بسر أوانا دابش كرد